کە لە نوێژ ئەتوانێت پێشەنگتان بێ. سبحان الله سەیری ئەم قیاسە جوانە بکە. خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکە خوای گەورە لە ئیسرا و لە میعراجا هەموو پێغەمبەرانی بۆ کۆوە کاتەوە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوتبەیەکیان بۆ ئەدا، قسەیان بۆکە، تەشجیعیانەکە. نەخێر، ئەزانن پێغەمبەری خوا بۆ ئەم هەموو پێغەمبەرە 124,000 پێغەمبەری بۆ زوینەوە بێتەوە لەو شەوەیە تەنها بۆ یەک شت، بۆ ئەوەی کە پێشنووشیان بۆ بکە. هیچی تر، بەڵێ هیچی تر، بۆ ئەوەی کە فێرمانکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شەهادە و پێشەنگی ئەم پێغەمبەرانەیە بەچی؟ بەوەی کە ئێستا ئیمامە لە نوێژا بۆیان. کەواتە نوێژ بریتیە لە خاڵی هەرسەنگاندنی ئینسانەکان. ئەگەر ویست شەراکە لەگەڵ کەسێکا بکەیت، یەکەم پرسیار لێی بکە پارەت هەیە؟ دەستپاکیت؟ نەخێر. چست و چالاکی؟ نەخێر. زمانەکان نەزانی؟ نەخێر. لێی پرسە نوێژەکەیت. ئەگەر ویستت هاوسەرگیری لەگەڵ کەسێکا بکەیت، یەکەم پرسیار ئاراستەی بکە بڵێ نوێژەکەیت. ئەگەر ویستت کەسێک نەک بۆ ژیانی خۆت، بۆ ڕابەرایەتی خۆت، بۆ پەرلەمانی خۆت، بۆ وەزارەتی خۆت هەڵبژێری، لێی پرسە نوێژەکەیت. کەواتە نوێژ فێرمانەکات کە پرۆگرامی ژیانە، بەرنامەی حەیاتە. نوێژ هەموو دەقەکانی ژیانمان ئەگرێ، هەموو ساتەکانی ژیانمان داگیرەکە. بەردەوام وا هەستکەین لە نوێژین، بەردەوام هەست وا هەستکەین کە ڕنگدانەوەی نوێژ لە ژیانمانە، لە هەڵس و کەوتمانە، لە ئاکارمانە، لە گفتارمانە هەیە. بەردەوام ئەبێت نوێژی بین.